خۆشەویستانی کورسان نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین هەرێمی کوردستان بەدەست کۆمەڵێک کێشەی سیاسی و یاساییەوە دەناڵێنێت بە جۆرێک هەموو سەری مانگێک ڕوبەڕووی گرفتی موچابینەوە لەلایەکی تر ماوەیەکی زۆر بەسەر ئەنجامدانی هەڵبژارنی پەرلەمانی کوردستاندا تێپەڕێەوە تا ئێستا یەکێتی و پارتی نەیانتوانی و بگەنە ڕێکەوتنێک بۆ پێکێنانی کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوێنێش مەسەلەی گرێبەستێکی غازی دیسان دۆخەکەی شڵەقاندەوە و بۆچوونی جیاجیا لەسەر ئەو پرسانەیە هەموو ئەو پرسانە ئایندەی هەرێمی کوردستان بەرەو کوێ ئەبات لەگەڵ میوانێکی زۆر تایبەت بەڕێز کاک چۆمان محەممەد شرۆڤەکاری سیاسی و چاودێری سیاسی کاک چۆمان دیمانت بەخێر زۆر سپاس کاک زاناجان لێرەیەکە بینینەوە من خۆشحاڵم کە هەم لە کورساتی ئازیزەوەم و هەم لەگەڵ ینی ڕاگەیاندکارێکی بەتوانا و دڵسۆزی وەک جەناب تا گفتوگۆکەین ئەوە شەرەفێکی گەورەیە بۆ ئێمەمانان سپاس دەکەم مەمنونم تۆ ئەزیز و گەورەی یعنی هەڵسەنگە هەمیشەم لەگەڵ جەناب تا ستایلێکی بەرنامەم هەیە لەگەڵ جەناب تا مەسەلەن سەرەتا هەڵسەنگانەیە کە پرسیم دوایی لەسەر قسەکانی تۆ میحوەر بە میحوەرە ڕۆم ئێستا هەڵسەنگانت بۆ دۆخی ئێستا هەرێمی کوردستان هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی یاساییەوە چییە؟ لە ڕاستیە مەوزۆی ئێستا دۆخی هەرێمی کوردستان لە دۆخێکی چەقبەستوویایە چەقبەستوو بۆ مانایی ئێمە نزیکی وا نزیکە بێتەوە لە 6 مانگ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە خولی شەشەم ئاسۆی پێکێنانی حکوومەت تا ئێستا ناڕوونە و زیاد لە 675 ڕۆژە هەرێمی کوردستان پەرلەمانی نییە چکە هەر ئەم مدێنە ینی لەو کاتێکە قەراری مەحکەمەی ئیتیحادی دەرچوو یەکەم هێزێک کە ڕاستەوخۆ خۆی بەشێک بوو لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان کە پابندی بڕیارەکەی مەحکەمەی ئیتیحادی بوو بۆی کۆتایی بە خولی ڕابردووی پەرلەمان بێ پارتی دیموکراتی کوردستان بوو لەو کاتەوە لە 2023 هەرێمی کوردستان پەرلەمانی نەماوە نزیکە بین و لە 2 ساڵیش پەرلەمانی نییە حکوومەتەکەت کار بەڕێکەرە و ئەنجومەنی پارێزگار نییە این دۆخی و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان و وەزعی دۆخی هەرێمیش لە دۆخێکی تایبەتایە و ئەم منتیقەیەش لە گۆڕانکاریایە ئەگەر سەرنجی ئەحداسەکانی دنیا و ئیقلیمی بێ لە دۆخێکی تایبەتایە بەڵام ئەگەر پێناسەیەکی ڕاستەوخۆی زۆر سادە بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان کەین ئەم دۆخە بەڕێی من دۆخێکی چەقبەستووە لە ژانی گۆڕانکاریی تازایە چ فۆرمێک وەرەگرێ قاڵبی داهاتوی هەرێمی کوردستان چ بۆ کاری حکوومەتداری لە ڕووی حکوومەتەوە چ بۆ کاری پەرلەمانی حتا چ بۆ پەیوەندی نێوان لایەنە سیاسەکان بە تایبەتترێکێتی و پارتی لە فۆرمێکی لە دروستبوونی فۆرمێکی نوێیە ئەو فۆرمانی کە لە ڕابردووە هەبوو بە تەسەوری من جۆرێک لە گۆڕانکاری بە سەرادێ بە تایبەتتری ژەکێتی هەڵگری ئەو مەشخەڵە بوو زۆر ئیدیعای کردو لە حملەی ئینتیخابیە و ئەوەی کە ئەو شتانی کە خۆی وتوێتی ئایا ئەمە قاڵبێک چ بارگێک وەرەگرێ ئەمە ماوەتەوە سەر ئەو تەفاوزانەوە ئەگە سەرنجیش بی ئێمە لە 2012 یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان کراوە ئەوە تا ئێستا فترێکی زۆرە نەتوانراوە تەشکیلی حکوومەت کرێ نەتوانراوە ئەو کرێ ئەو گفتوگە و تەفاوزانی کە لە بینی یەکێتی و پارتیا هەبووە 4 مانگێک بەس بە ئامادەکردنی ڕژنووسێ بۆ حکومڕانی و بڕۆی دواتر هاتە سەرەوەی لەسەر پۆستەکان یعنی لە ڕاستیە ئەو گفتوگۆ و تەفاوزانە ئێمە دوور بە دوور سەیرەکەین و گوێمان لێ بێ ینی من نازانم من لێرەوە نەدیفاع لە یەکێتیەکەین و ئەوەکەین بەڵام ئەوەی کە جۆمان لە تەفاوزەکانە بێ شتێکی من وەکو خۆمەڵم شتێکی سەیرە بینم ئەوەی کە بۆ نمونە لەوانەیە باسی ئەو کرێت پارتیەڵێکا کە وڵا سەرۆکی حکوومەت بۆ من و سەرۆکی هەرێم بۆ من و سەرۆکی ئەنجومەنی ئاسایش بۆ من و وەزارەتی ناوخۆ بۆ من و وەزارەتی سامانە سروشتەکان مەلەفی ئەوەش بۆ من و دادگاش بۆ من و عیلاقاتی خارجیش هەر بۆ من و باشە ئەمە تاپۆکردنی دامەزراوەکانە یان احتیبارکردنی چی ئەین با تێبگەین ئەمە لە کوێی گفتوگۆ و دانوستانایە لە کوێی ئەنجامدانی هەڵبژاردنایە کە ئەمە قورسە بێت من بە تەسەوری من قورسە بێ ئەگەر وا بەو نەفەس و بۆ تێڕوانیە بڕۆین هەم بەتەسەوری من زیان لە یەکێتی شەگات هەم زیان لە دانوستانەکانی شایەت کە تۆ چکە گەروای لێبێ ئەو هەموو مەلەفە دوای ئەنجامدانی ئەو نە ساڵ انتخابات ئەو هەموو مەلەفە لای پارتی بێ ئایا پرسیارەکەوەی لە ڕابردووە یەکێتی ڕازی نەبووە بە ئەوەی کە هەمیشە وتوانە ئێمە بەشداریمان پێکراوە شەریک نەبووین ئابەم بە تەسەوری من بەم فۆرمە بێ ئەم هەموو شتە قەدەغە بێ و داوا نەکرێ ئەمە بەشداریکردن نییە ئەمە جۆرێکە لە پاشکۆیەتی جۆرێکە لەوەی کە ئەم من خۆم بە خاوەنی ئەم حکوومەتە ئەزانم و ئەخر ئەخۆ ئەبێ نەفەسی
پارتی دیموکراتی کوردستانیش ئەگەر باوەڕی بەوەیە لەم چەقبەستوویە لەجاتمان بێ دەلاقەیەکی پێدانەوەی شەرعیت و ڕەوایەتی بکەینەوە بە دامەزراوەکان ئەبێ هەندێک سازش و تەنازولات ڕووبا لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە یاخۆری مافی بەرامبەرەکانی یان بیزەبت یان ئەوەیە تۆ ئەگەر لەگەڵ یەکێتیە حکوومەتی بۆ تەشکیل نابێ کە من بە قورسە بینم دۆخە دروست بووە لە بەرئەنجامی ئەو کورسی ئینتیخابی و ئەو واقعی لە هەرێمی کوردستان هەبێ پارتی دیموکراتی کوردستان بزانێ بەبێ یەکێتی ناکرێت حکوومەت تەشکیل بێ بە کورسی ئینتیخابی بەهێز بە ناوچەی جوگرافی بە زۆر شتیتر ناکرێت کە ناکرێت تەسازش بۆ یەکتری بکەن بۆی دەلاقەیەک بۆ چکە عەزیزەکەی من کاکزانە ئێستا هیچ شتێک لە هیچ دامەزراوێک تۆ شەرعینیە لە هەرێمی کوردستانە یعنی ئەی باشە چۆن ئێمە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی چۆن هەست بە مەسئولیتەکەن بە خەتەری ئەم دۆخەکەن ئەوە گریمان ئەوە داواش تۆمار کراوە لە محکەمەی ئیتیحادی بۆ باسی کۆتایی هێنان هەڵوەشانەوەی خولی شەشەمی پەرلەمانەکەن و نەوەی نوێڵێ ئەم خولەی پەرلەمان بە پوچەڵ ئەژمارەکرێ و حسابە و داوایان کردووە و کۆمەڵ داوای کردووە و ئێ باشەوە تۆ ئەوەش نەمێنێ گریمان هیچ شتێک مستحیل نیە چەند زۆر قورسە ڕووبا و ئەم خولەی پەرلەمانیشان هەڵوەشانەوە ینی هەرێمە چێتە ناو تونێلێکەوە ئەو نە تاریک ئەو سەری دیار نییە ئێمە بە هزار حاڵ بە 5 مەرسوم دوای ئەوە توانیمان هەڵبژارنێک لە بیستیدا بکەین ئەگەر لاسامە حەڵا شتێکی وا ڕووبا کە من بە قورسێ بینم ئێستا ڕووبا بەڵام هیچ شتێک لە عێراقا مسۆگەر نییە هیچ شتێک لە عێراقا بە تایبەتی لەو دەستبادانانە بۆیە بەڕێی من ئەمە وا ئاخوازێت ئەگەر تۆزێک خەمی نیشتیمان خەمی زوو حەسمکردنی ئەململانەکان خەمێکی گەورەتر هەیە کاکزانەی بەڕێز باسی چیە کرێوەیە ئەڵێن گفتوگۆکان ئیدامەی پێدرێت تا تای دوای تەواوبوونی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەر خۆی جارێ ئەم بابەتە ئێستا ئەوەندەی ئێمە سەی دۆخی عێراق و شەقامی عێراقی ململانێ ناوخۆیەکەی عێراقی شەکەین تۆ ینی ترسێکی شەیە لەوەی کە لە 11 هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت تۆ خۆ تەسلیمی قەدەرەیەکی جارێ هەوا ڕوون نییە اینجا بۆ خۆ تەسلیمی و قەدەرەکەی بۆچی ئەسنە و معادلەیەوە کە پەرلەمانی کوردستان و ئەوە ئەم دۆخە ئەبیت هەر بە جددی هەرێمی کوردستان ئیدامەی پێدرێت تا ئەو کاتەی 11 بێت و چکە ئەگەر ئەمە وا بڕوای لە 11 ئەچینە ساڵی داهاتوە ئێ مەعقول و ڕەوایە کاکزانە تۆ ئەوە 2 ساڵ و ئەو نەت حکومەتی کاربڕێکەر بێ و ئەوە چەند ئەبی بە 2 ساڵ و نیو پەرلەمانە نەبێ و ئیتر بۆ لاف و گەزافی دیموکراسی و قانون و ینی ئەمەی کە ئەگەر وا بگوزارێ بەس لە کوردستان ناکرێت ئەین لە هیچ شوێنێکی دنیا نییە ئەمە باسی پەرلەمانەکەین کامان مەسەڵەن بەڕێزت پیاوێکی یاسایی ینی هەر بەڕاستی پەرلەمان ڕۆڵی ڕقابەی بینی و بەربەزت باسی تاریخێکی دوور و درێژت کرد کە پەرلەمان لە ڕۆژی بڕیارەکەی محکەمەی فیدرالیەوە هەچاک و ئەمڕۆ هیچ ڕۆڵێکی نییە هەر نیتە هەر پەرلەمانت نییە لە دوی حوتی 23ەوە لە دوی حوتی 23 و کاتە دکتۆرە ڕێواز بە ناچاری ئیجبار بوو کە فراکسیۆنی پارتی داوایان کرد قرارەکەی محکەمەی ئیتیحادی وتیان فراکسیۆنەکەمە بنێرە حالێکە بۆ خانەنشینی کەوا ینی شتێکی زۆر سەیریش بوو تۆ خۆ بەشێک بووی لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان پێش هەمووی داوای کۆتایی پێێنانی خولی پێنجەمی پەرلەمانە کرد دووفاقەتێکی شەیە لە بینە قەرارێ دەرچوو بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەویان جێبەجێ نەکردەوە بۆ ئەکسەر پەرلەمانیان جێبەجێ کرد لای من تا ئێستاش ئەو لۆغزە ڕوون نەبووە بۆ چوونەش ڕاستە و خۆ چوونە لای پارتی ئەڵم پرسیارە بۆ ڕاستە خۆ چوونە ژێرباری ئەوە ئەوەی کە هێتەوە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابێت ئەوە نزیکە بینەوە لە 2 ساڵ پەرلەمان نییە لەم هەرێمی کوردستانە دەری شەکەی باشە ئەمان هەر بەو چاوە سەیری پەرلەمانیان کردو لە ڕابردووە چیان پێویست بوو بێ بە باریشێکی قانونیان پێداوە خەیاتێکە بزەبت بەرگدوویەکی قانونیە ینی وەکو وا سەیریان کردووە ئەوەشی کە ئەوتێت مەرجعێکی باڵای پرسە چانە نووسازەکان ئەمە حیبرون على الورقة ینی تەنها دەستەواژەیەکە کە لە هین ئەنووسێ و خەڵکیش پێی وایە جا ئەمە چی ینی کاریگەری و لێکەوتەکەی لە چیایە خەڵکێک پێی وایە بەهۆی ئەو تێڕوانین و بەکەم سیرکردنی ئەم مؤسسانەوە خەڵک پێی وایە ئەڵێ پەرلەمان بوون و نەبوونی وەک یەکە کۆمەڵی خەڵکە ئینێرین بۆ ئەوێ دەوڵەمەنە بن و لە کاتێکا پەرلەمان ئەگە سەی وەزیفەکەی کە ئەی کاکزانە ئەم هەرێمی کوردستانە ئێستا پێویستی بە پەرلەمانە هەیبێ کۆمەڵی قانون دەرکە پێداویستی خەڵک هەندێ سێکتەری پەروەردە سێکتەری سجن سێکتەرەکانی خزمەتگوزاریەکان ئەمە پێویستی بە قانون هەیە ئەوە واز لێ بێنە کە ئەوە ناکەین ئەم هەرێمە پێویستی بە قانونی موازنە هەیە هەموو ئەوانە واز لێ بێنە کە هەندێک پێداویستی هەنووکەیە یەیتە سەر بابەتی ڕقابە ینی بابەتی ڕقابە چاودێریکردن ئەمەی کە ئێستا ئەگوزارە 2 ساڵە حکوومەت هەرێمی کوردستان لە دەرەوەی هەموو ڕقابەیەک چی بووە کردوێتی سەرۆک پارتیش لەو ڕۆژانەوتی وتی خۆگەرێکێتی نێتە پێشەوەتی سەردەمی 50 بە 50 نەماوە چەندە لە ئاستی باڵایشتی وەڵامی دایە
بەڵام پێم وانی 50 بێ هیچ کاتێ سەدەمی 50 نەبوو نەژماوە و ئەگەر ئەو تێڕوانینەی کە پارتیش هەیەی ئەوە 50 نییە ئەوەی کە ئەو ئەوێت لەوانەیە 20 بێ ئەو هەموو سێکتەر و مەلەف و وەزارەت و دەسەڵاتانت لا بێ بۆ نمونە کاکزانەی بەڕێز لەوەتەی سەرۆکایەتی هەرێمی لای پارتی بووە لەوەتەی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە دوای یەکگرتنەوە 2 ساڵی لایەکێتی بووە بۆ ینی ئەمە نووسراوەتەوە لە دێڕەکانە هەرەبێ یەکێتی جێگری هەبێ هەرەبێ سەرۆکایەتی سوڵتە تەنفیزیەکان لای پارتی بێ بەسەر چاوهێزی یەکەمی هەیە بەسەر چاوهێزی یەکەمی لاریمان نییە بۆ هەموو جونگەیەک لای تۆ بێ هێزەکانی تر ئەمە بەشداری پێکردن نییە هەل یەتەوە سەرەوە بۆیە من پێم وایە مۆزوعی 50 نییە لە دابشکردنی پۆستەکانە مۆزوعەکە لەوە گەورەترە ئەو جونگە ئەساسیانی کە ئیداری هەرمی پێدرێ چکە لە چوارچێوەی هینەکە بێتە دەرەوە حسەی هەڵبژاردن پشکی هەڵبژاردن کۆمەڵە مەلەفی گرنگ ئیدارەیەم هەرێمی پێدرێ مەلەفی نەوتە مەلەفی عیلاقاتە مەلەفی ئەمنە بڵێ ئەمن و هێزە چەکدارەکانە مەلەفی استیخباراتە ئەم مەلەفانە هەمووی لای پارتیە ینی لاین لە ساش لای پارتیە ئێمەکەی 50 لەکوێ 50 فەلەبەر ئەوە ینی وا سیرکردن بەکەم سیرکردن وەکەوەی کە پەرلەمان هەر زیاوەیە ینی ئەمە لە ظاهیرە ئەم تێڕوانی لای خەڵک دروست کردەوە بەڵام لە بەرامبەرە سوودیشی بینیوە ینی سەر بۆ نمونە کێ سوودمەندە لەوەی کە پەرلەمان نەبێ چێ سوودمەندە بە پلەی ئیمتیاز پارتی دموکراتی کوردستان دواتری ژەکێتی کە هێزێکی باڵادەست بۆ هێزی دووەم بۆ بەڵام بە پلەی ئیمتیازەوان سەرۆکی حکوومەتیان لایە سەرۆکی هەرێمیان لایە ینی لە درێژایی بە درێژایی ئەم مودەیە کە پەرلەمانت نەبووە خۆ ئێمە زانی لە ڕابردووە پەرلەمان ئەو دامەزراوە گەورە باڵایانە بۆ کە لە خەیاڵدانی من و جەنابت و خەڵکایە کە بتوانێت ڕقیبێ بەسەر حکوومەت و بە سەردەسەڵاتی جێبەجێکردن و ڕینەوە بەڵام هەربوونی باشتر بووە لە نەبوونی هەربوونی هەبێت پێداویستی خەڵکە ینی وێنەیەکی جوانەیە بێگومان وێنێکی جوانەیە بە دیموکراسی بەدەداچوونەکە فەلەبەر ئەوە ئێستا ئەو بەدرێژایی ئەو 2 ساڵە کاک زانای بەڕێز ئاور فیدباکی جەنابەت ڕۆژنامەنووسێکی دیار و بنکۆڵکاری سیرکەی کۆمەڵەشت تێپەڕێنراوە دواترینیان کیسەی نەسەری پرۆژەی ڕووناکی هەفتەی ڕابردوو لە ئەنجومەنی وەزیران دوایی بڕۆ بۆ ئەژماری من بۆ زۆر پرسیتر کە تەداعیاتی مالی هەیە من تێناگەم بە ئەمەی ئاخریانەوە کە لە 95 لە ئەمریکا لە ئەمریکا کە 2 گرێ بەس کراوە من تێناگەم هەموو ئەمانە بۆ خرای ئەم ئەواخرەی کابینەی من ئەمڕۆ یەکێتی و پارتی لە هەولێر کۆبوونەوەی تەشکیلکردنی حکوومەتیانە کە حکوومەتی نوێ پێک بێ مەتەڵە بەڕاستی ئەچنگرێ بەستی نەوتی خەیاڵی لە سەر و 100 ملیارد دۆلارەوە باسەکرێ ئەنی من مەبەسمەوەیە ئەمە سوودمەندبوونی ئەوەی کە پەرلەمانت نەبێ و ئەوەی کە ڕقابەیەکی باش نەبێ حکوومەتەکە حکوومەتێکی شەرعی بێکاربەڕێکەر نەبێ بەم پەلە لەم ئەواخیرا دەسە بێ بۆ ئەم چەمکانە عەقڵ و مەنتیق ئیدارە پێ تەڵەب نەبوو ئەم شتانە بکەیت تا تەشکیلی حکوومەتی تازە بزانین ڕێتێڕوانینیان چۆنە بێ وەزیرەکان ستافی تازە تەشکیلی حکوومەت چکە ئەم حکوومەتی کە ئێستا کاربەڕێکەرە لە بە تایبەتی 3 هێزی ئەساسی پێگاتە بوو یەکێتی گۆڕان پارتی بەس ئێستا ئەگۆڕێ یەکێتی بە تایبەت یەکێتی باش ئەمە نەبوو بەسمات و جێدەستی یەکێتی و پارتی لەم عەقد و لەم تێڕوانین و لەم جوڵە گەورانە بکرێ خۆ ڕاست ئێستا وەزیرەکانی یەکێتی و نوێنەرایەتی یەکێتیش لەم جوڵانە هەیە بە تایبەت لە ئەمریکاوە بەڵام بەڕێی من ئەم پەلەپەلکردنە لەم ئەواخری حکوومەتە لە کاربەڕێکەریە نەبوو ئەوە بکرێت کە ئەشکرێ ڕۆڵک ینی ئامانجەکەی زۆر ڕوونەکە زانای بەڕێز ئەوەیە کە نایانەوێ ئەیانەوێ شتەکان بە تاریکی بێت ئەجێندای حیزبی ئەجێندای شخصی ئیشەکان بڕوە ئەینا ئێستا بۆ نمونەمەی کە کراوە دوێنێ و پێرەکراوە باشە وەڵی ئێمە کاکزانە نەدژی ئابووری سەر بخۆین نەدژی ئەوەی هەرێم مەقەوماتی بەهێزی هەبێ نەدژی حکوومەتی خۆشمانین بەڵام پرسیارگەلێک گێتە پێشەوە لەسەر ئەم جوڵەیە کە لە ئەمریکا کراوە پرسیارگەلێکن بۆ دڵسۆزی بۆ خەمووی خاک و نیشتیمانی خۆمانی لین یەک ئایا هەرێمی کوردستان لەم تەوقیتا ناوی حکوومەتی کاربەڕێکەرە سەلاحێتی هەیە ئەم جۆرە کارانە بکە ئەم هەموو بارگرانی و هینە ئیلتیزام مالی هەیە ئەمە واز لێ ئەینا لە ڕووی قانونیەوە ئەگە سەیریکەی پەرلەمانێک خولی ئەو پەرلەمانی ڕابرد ئەم پەرلەمانی کە ئێستا تەشکیل بووە سوێندیان خواردووە ناتوان ڕقابەی حکوومەتی کاربەڕێکەرکەن ناتوان بیکەن چکە خۆیان متمانیان پێ نەیاوە ئەم کابینەی حکوومەتی خولەکەی ڕابردوو بە خۆی پەرلەمانی دەم خۆش فەلەبەر ئەوە چی ئەچێتە ژێرباریەوە لە ئەسنای ئەوە بووە خاڵی دووەم تۆ گرێبەستی غازت کردووە ئەم مەوزوعێکی زۆر حەساسە کاکزانە یعنی وەک چۆن مەوزوعی نەوتەکە
ئاوابوو غازیش ئێستا لە عالەمە کەرەستەیەکی سیاسی ئابووری سیاسایی اقتصادیە کە شەڕی ئیقلیمی و دەوڵی پێەکرێ تۆ بەو وەزعەوە ئەمەت کردووە نازانی هەندێک ڕێگری و تێڕوانینی جیاوازی قانونی هەیە لە بەغداد قەرارێکی محکەمەی اتحادی لە مانگی 2022 دەرچووە 59 اتحادی 2012 ئێ باشە نازانی کە ئەڵێەوە بڕیادراوە بە عەدەم دەستوریەتی قانونی نەوت و غازەکەی هەرێم ئەو گرێبەستانی کە هەمووی کراون لە ڕابردووە هەمووی ئەبێ ئیعادەی سیاغە بکرێتەوە پێداچوونەوەی پێ بکرێتەوە ئێ باشە حکوومەت هەرێم یەکەم جار وای دیعایان کرد ئەمە گرێبەستی تازەیە دوایی وتیان گرێبەستی کۆنە ئێ باشە سێم تەڕاجوعە کە گرێبەستی کۆنە قەراراتی محکەمەی چکەگەر پێیان وا بووایە سەلاحێتیان هەیە کاک زانە نیانەوە گرێبەستی کۆنە ئەگەر سەلاحێت هەبێ ئەم قسەیە ناکرێت ئەڵەن گرێبەستی کۆن بێگومان و پاسەوە نایەنەوە گە سەلاحێتەکە هەرێمی کوردستان سەلاحێتێکی قانونی دەستوری هەبێ ئەو پاساوە نایەنێت کە ئەمەیان هێناوەتەوە ڕاستەوخۆ وەزارەتی نەوتی عێراق هاتۆتە سەرخەت دەڵێ کاکە ئەو شتانی کە گەورودانە هەمووی پوچەڵە من مەبەستم چییە هەرێمی کوردستان ڕاکێشا بۆ گەمەیەکی قانونی و خلافی دەستوری یەیتە خاڵی سێم مەوزوعی ڕووی سیاسی و مەترسیەکانی ئەم پرسەیە ئایا تۆ گرێبە بەسەر چاو ئەمریکایە و وڵاتێکی زلهێزە و بازارێ باسی ئەو بکەین تەداعیاتی یاسایی ئەبێ لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئەگەر لە ڕۆژانی داهاتووە بینین مەسەلەن لەو بارەیە زانێ بەڕێست ینی یەکێک لەو شتانی کە ئێستا باسیەکەین جارێت تۆ مەوزوعی نەوتە حەل نەکردووە ناردنەوەی نەوت مەوزوعی بەدەستپێکردنەوە هەناردەکردنی نەوتە حەل نەکردووە لەگەڵ عێراقا دەست برا بۆ ڕێگەی باشیش بڕا ینی فترێکی زۆر تێپەڕی دوای قەرارەکەی محکەمەی اتحادی گروپێک دروست بووە کە هەموو کۆمپانی ئەجنەبەکانی تایەکە نەوتیان دەرهێناوە قانونی نەوت و غازی بڵین قانونی موازنە هەموار کرایەوە کە بۆ 2 مانگ تێچوویە بێ بە 16 دلار و داعمی حکوومەتی هەرێم و کۆمپانیەکان نەکرێ ئەم مەوزوعە بە تەواوەتی حەل نەکراوە تۆ ئەوە حەل نەکردەوە بە هەڵپەسێراوی هێشتوتەوە هاتووی دەواازەیەک کردێتەوە بۆ دەواازەی خاص بەسەر چاو ئەم غازە ئەمە لە داهاتووە تەداعیاتێ بێ من ئومێد دەکەم هیچ تەداعیاتێکی نەبێ چکە ئەوەستا وەزارەتی نەوت هاتۆتە سەرخەت زەمان چی داوایەک تۆمار ناکەن زەمان چی هەندێک جوڵەی تر ناکەن دەستبادانێکی زۆر ئاشکرا بکەن لە مەسەلەی موچەیە ئەمە من ئومێد دەکەم نەبێ بە گرفت ئەوان بە دوای ینی ئەبێ ئینسان دیفاعی بکات لە حکوومەتەکەی خۆمانەوە لە ڕابردووە عێراق وەزارەتی دارایی و عێراقی لە زۆر پرسە ئەلحەق بەهانیان بۆ پرسی موچەیەکە بۆ دەرحەق بارێم لیستە نار بە دەستییان و بیکە بە ئەلکترۆنی بە ئەلکترۆنی ڕاستە هەرێم کە مکڕی هەبووە بەڵام من پرسیارەکەم وەزارەتی دارایی عێراق بۆچی ئەو فترە زەمەنی مانگی چواری ئەوەندە تاجیل کرد کە ئاخریش هەر ناردی من مەبەستمەوەی عێراقیش لە ئەم قسانە پارتیانە لێمان وەرمەگرن لە زۆر شتا بەهانە ئەگرێ ڕاستە هەرێم حکوومەتی هەرێم مقاسیرە لە تەسلیم نەکردنی نەوتە لە حەسم نەکردنی نەوتە لە داهاتی ناوخۆیە لە زۆر شتا کێشە کە مکڕیە بوو بەڵام مادەم ڕێکەوتن کراوە تا ئەو کاتەی ئابە و جۆرە تەڵتین و ئەوە کرێ تۆ پێویستە موچە بنێری بۆ تاخیرەکەی ئێستەوە ئێمە چین بۆ مانگی 6 مانگی 5 نەنێراوە زەمان چییە پێش دەژن مانگی 5 بنێرێ ینی بەخا بە دوای بەهانە بگەڕێ ئەوە تێڕوانینی بێ ئایا ئەمەد بۆ ناکا بەگرفت چۆن بۆ ناکا بەگرفت لە بەتایبەتی کە داوای 2 سەنەدی قانونی بەدەست بەخاوەیە کاکزانە یەک بڕیارەکەی دادگای فیدراالیە 2 بڕیارەکەی دادگای ناوبژوانی پاریسە کە ئەم 2 سەنەدە قانونیە واکات دەواازە بکاتەوە بۆ ململانی سیاسی من ئومێد دەکەم نەبێ ئەمریکا وەزارەت خارجیە ڕاگەندراویشی دەرکرد تەسەوڕەکەی ئەمریکا خۆی لێ بکا بە خاوەن کە ئەسپێنی عێراق جا ئەمە کۆمەڵێ بە تایبەتی کە ویستم ئەوە عەرزی جەنابەت و بینەرانیشکەین کە لە ڕوە سیاسیەکەی لە ڕوە سیاسیەکەی ئەبێتە هۆی ئەوەی ئایا بەغداد فشار لە هەرێمەکە و کێشە دروستە بێیان نا بە تایبەت ئەگەر ئەمریکا زەختی لە عێراق کردی بێت بۆی ئەم دەواازەیە بکات ئەم گرێبەستانە بکرێ کە زەرورە چکە ئەوەمان لە یاد نەچێت کاکزانە عێراق زۆر پێویستی بە غازە زۆر پێویستی بۆ ئەوەیە کە بۆ ئیسیسمار و بەرهێنانی کارەباکەی چکە بۆ پێویستی پێیەتی زۆری پێویستە سەرباری ئەوەش ئێمە لە هەرێمی کوردستانە پێویستمان بە غاز هەیە بۆ دابینکردنی پێداویستی ناوخۆ پێداویستی ناوخۆی ماڵان بۆ دابینکردنی کارەبا اینجا بچۆ بۆ عێراق اینجا بۆ دوایی دەواازە بکەینەوە ئەو گرێبەستانی کە ئێمە بە دۆداچوونیشمان کردووەمەی کە کراوە گوایە ئەساسەکەی ئەوەیە کە سەرەتا بۆ دامینکردنی پێداویستی ناوخۆیە من ئومێد دەکەم ئەمریکا
و بەڕاستیش ئەمریکا لەسەر ئەساسی مەساڵح ئیداری پێدرێت ئیدارەی عیلاقات هەیە من ئومێد دەکەم ئەم دەواازەیە وا بکاتەوە ئەمریکا خۆی پشتیوانی ئەم پرۆسایبانە بێ وا سەپۆرتی حکوومەتی هەرێمی کوردستانکە کە نەبێ بەگرفت نەبێ بەگرفت عێراق نەیکا بەگرفت ئێران لەکوێ ئەم معادلایە ئەی چکە ئەومان لایەت نەچێ بەشێکی فرۆشتنی غازی ئێران ئەیدرێ بە عێراق پارێکی خەیاڵی بۆ ئەم پرسانە ئەکرێ ئایا ئێران لەکوێ ئەم معادلای ئەوروپا وڵاتانی تر چکۆمان لایەت نەچێ عەرزم کردی مەوزوعی غاز پرسێکی زۆر ئەسیارە ئێمە ئەگەر ئەمانەوێت کاکزانە بۆی ئێمە وا دەرنەکەوێت دژی هەموو شتێکی حکوومەتی خۆمانین ئەم نقطەیە بێت دڵسۆزانە لێمان وەرگیرێ ئەگەر ئەمانەوێت ئەو دووبەرەیە کۆتایی پێ بێ ڕەش و سپینە لە نێوان ڕەش و سپیان ڕەنجام خۆش ئەگەر ئەمانەوێ غاز بە دەردی نەوت نەڕوە ئەگەر ئەمانەوێ غاز نەبێتە بەڵایەکی گەورەوەکو نەوت بۆ هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەو هەڵانی کە لە پرسی نەوت تاکرا ئەو بەهەدەردانە گەورانی کە لە پرسی نەوت تاکرا ئەو پارە خواردن و خۆ دەوڵەمەندکردنی کە لە پرسی نەوت تاکرا ئەو ناشەفافێتی کە لە پرسی نەوت تاکرا ئەگەر لەما دووبارە بێتەوە ماڵوێرانێکی گەورەی بۆ هەرێمی کوردستان ینی ئەبێ ینی حتا لە ڕابردووشە بێگومان لە ڕابردووشە سەرکردە گەورەکانی ینی هەتا بەڕەحمەت بێ کاگنەوە شیروان مامجەلال کە پشتیوانی ئابووری سەر بە خۆیان کردەوە بۆ پرسینەوت بە تایبەتیش نووسین هەیە بۆ ئەم پرسانە تۆ ئەگەر ینی بتوێ ململانی بەغا بکەی بکات پشتیوانیەکی بەهێز بێ بەدەر لە ئەمریکا و خۆ بە خاوەنکردنی تۆ سەپۆرتی خەڵکی خۆتەوێ کاکزانە خەڵکی خۆش چۆن دەتوانێت پشتیوانی ئەم جوڵانە بکە ئەبێ شەفاف بێ ئەبێ عەقدەکان حکوومەت پەرلەمان بیبینێ خەڵک بزانێ و ئەبێ لە هەمووی گرنگتر ئەمە سنووقێکە بێ پارەی فرۆشتنی ئەم غازە بچێتە ناو ئەو سنووقەوە ئەبێ پێداویستینەوە خۆ دابینکە بەم فۆرمە ئەیکەی شتێکی باشە و هەڵەکانی ڕابردوو دووبارە ناکەیتەوە لە مەوزوعی نەوتە بەم فۆرمە نایکەی ئەڵێ مانگە شەو سەر لە ئێوارە دیارە بەخوا دووبارەکردنەوە ماڵوێرانەیەکی ترە بۆ هەرێمی کوردستان بەدەر لە دیوە سیاسیەکەی کە جەنابە باسە کرد کە ئومێد دەکەین بەغداد کە من ئومێد ینی تینێکم هەیە قەلەقیەکم ونی سەی بەغاکەم بەغا انتخاباتی لە پێشە هێزەکانی عێراق و ینی لەوانەیە کە دەستێکیان پێ بێ بۆ شەقامی خۆیان ململانی هەرێمی کوردستانی پێ بکەن یان لەوانەیە کە لە تەوقیتێکا بۆستن ئەزانی کاک زانە ئەو داوایی کە لە محکەمەی اتحادی لە 2009 دەرچوو ئەزانی ساڵی چەنە هی ساڵی 2012 بوو هەر ئیدامەیان پێ کەی زینویان کردەوە جامنی مەبەسم چییە تۆش لەوانەیە لە تەوقیتێکا پشتیوانی بکرێت و کێشە نەبێ بەڵام ئەگەر ئەساسە قانونی دەستوری و ڕێکارەکان وەک پێویست نەبێ ئەبێ بەگرفت کاک چۆمان ئێستا بابێنە سەر پرسێکی تر کە ڕەبتێ بێتەوە بۆ بابەتێ مەسەلەن هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پێش ئەم هەڵبژاردنە چەند گرینگە بۆ ئایندەی هەرێمی کوردستان بۆ یەکلایکردنەوەی مەلەفەکان بۆ کێشەکان بۆی بتوانرێت کورد ئەم جارە تۆزێک بە قورستر خۆتە زانی مەسەلەن لە ماوەی ڕابردوودا وەک پێویست هەماهەنگی نەبووە جگەر پرسی هەڵەبجەی لێ دەرچێکە بێ تا 10 ساڵی تریش بێڵێنەوە کە لەوەیە کۆدا الحەق مەوزۆی هەڵەبجە هەموو هێزەکانی بە معارەزە و یەکدەنگ بە پێکێتی و پارتیوانە و کۆکردەوە لەسەرەوەی کە هەموو هەوڵێبن بۆی بە ئەو قانونە لە پەرلەمانی عێراقەوە دەرچێنێ ئەمە هەنگاوێکە جێی دەستخۆشیە مە دەستخۆشیان لەکەی یەیتەوە سەر مەوزوعی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە لە 11 بڕیار وایە لە 11 بکرێ ئەم بابەتە جارێ ئەگەر کاکزانە ئەگەر هەرێمی کوردستان بخەیتە دەرەوەی هاوکێشەکە بۆ ناوچە جێناکۆکان بۆ کەرکووک یان ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بۆ کەرکووک بۆ مووسڵ بۆ خانەقین بۆ ئەو ناوچانە کە ئەسڵ وا بوو هێزەکان چکە انتخاباتی ڕابردوو سەلمێنرا هەتا بۆ ئەنجومەنی پارێزگاکانیش ئەو سازشەی یان ئەو بەدەمەچوونەی کە ئەلحەق ئینسان بە ئەمانەتەوە باسی بکە من هیچ لێرە پێویست نیە من ستایشیەکێتی و دیفاعلێکێتی کەم بۆ ئەنجومەنی پارێزگاکانی بەتایبەت لە کەرکووک و ئەو ناوچانە زۆر مبادرەی دەست پێشخەری کرا لەلایەنێکێتی و بۆ ئەو پرسە کە ئەمە ینی جێی دەستخۆشی و بۆ ئەو تەوقیتە بەڵام بۆ ئێستا دۆخێک هاتۆتە پێشەوە ینی پەرلەمانی داهات و حکوومەتی داهات و عێراق کۆمەڵی وەزیفەی گەورە کۆمەڵی مەلەفی گەورە تۆ چۆن خۆت حازرەکەی بۆ 4 ساڵی داهات و عێراق چۆن خۆت حازرەکەی ینی هەموو کەسێک هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەموو خەڵکێکەڵێن لە عێراقا گۆڕانکاری ڕۆیە ئایا تۆ چۆن خۆت حازرەکەی بۆ گۆڕانکاریانە تۆ چۆن توای حازرین جارێ ئێستا والله کورە حازری چی لە هیچ معادلێکە هەین ئەکرێ لە معادلاتە هەبین لە هەندێک معادلاتە هەبین بەڵام ئەگەر ئێوە پێ وابێ ئێمە حازرین ئەلحەق حازر نین و هەندێک لەم گۆڕانکاریانەش لەسەر ئەساسی ئیستیخباراتی و ئەمنیە کرێ یعنی لەوانەیە لە مەطبەخی سیاسیە گۆڕانکاریەکان بڕیاری لێ بدرێت بەڵام ئەوەی کە گرنگە هەموو لای کۆکن لەسەری گۆڕانکاری ڕۆیە جاکرێ هەندێکی گۆڕانکاری لە ڕێی انتخابات و کاری نوێنەراتیکردن و هەڵبژاردنەوە بێ ئەکرێ هەندێک گۆڕانکاریە دوور مەڕۆ لەوانەیە بە
کودەتا و بە تێکدانی دۆخی ئەمنی و چکە هەندێک لایانی سیاسی لە هەرێمە گرە و لەسەر تێکدانی دۆخی عێراقڵن کاکە عێراق تێکە چێ و جارێ با ئیدارەی پێبین و با ئیدارەی پێبین و با وەزعەکەوا بڕوە دەسەکەینەوە بە نەوت فرۆشتن دەسەکەینەوە بە غاز فرۆشتن وەزعەکە لە دڵ بەدڵی ئێمە بێ هەندێک گرێویش لەسەر ئەو گریمانەیە کات یان لەسەر ئەو پێشاتەیەکە بەڵام لە هەموو ئەمانە گرنگتر ئینتیخاباتێکەیە لە یانزەیە ئەوەندە ئێمە پرسیاریشم کردووە کۆمیسیۆن ڕێکارەکانی دەست پێ کردووە پارە سەرف کراوە ئیلا شتێکی سیاسی و لە ناکاو بێتە پێشەوە بۆ دواخستنی زەوەی گرنگە کە کورد بتوانێت یەیتە سەرەوە کورد چێ ئەنێرێ چی ئەکا بە تایبەت چکە کورسەکانی چوار پارێزگاکە بە هەڵەبجەشەوە ڕوونە کورسەکانی خۆمانە و کووردە ڕواتوەوە بەڵام کە بەر لەوە ئەو کەرکک و ئەو منتیقانی کە مووسڵ و کوردی لێ هەتا لە بەغدادیش کۆمەڵە کوردی باشێ تۆ چۆن واکەی چکە نیزامەکە بۆ ئەو منتیقان نیزامەکە سانلیگۆی معدلە دەنگ بە فیڕۆ ئەڕوا کاکزانە ینی ئەو نیزامی کە لە 2023 پەرلەمانی عێراق هەمواری کردەوە لەم انتخاباتە کاری پێکرێ بۆ ئەو منتیقانە بۆ خانەقین بۆ مووسڵ بۆ کەرکک بۆ ئەو منتیقانی کە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمن تۆ پێویستەکان نزیک بن لە یەکەوە پێویستەکە دەنگ بە فیڕۆ نەڕوە ئایا ئەمە ئەکەن من داوایەکی نیشتیمانە نەشمەیە وەک چێتی وەک چۆن لە ڕابردووە ئەو مبادەری کردو ئیدامە با بە مبادرانە بۆی خەڵکێکەیە خۆی بە خاوەنی قومی بوونی ئەم هەرێمی کوردستانە زانێ بە تایبەتی پارتی لەم مۆزوعە ینی پێویستە کە لەسەر ئەرزی واقعی جوانیە هەڵسڵ وایە ئەم چەکەل یەکێتی وەریگرێتەوە هێزەکانی تر وەریگرنەوە هەوڵی ئەوە بن لەو منتیقانە لانی کەم لەو منتیقانە یەکلیزمن بەڵام ئەوەی من تێگەم ئەمە بە ئاسانی ڕوونایە و کاتەکەشی درەنگە چکە چەند ڕۆژێکی تر بۆ هاوپەیمانەتی درێژکراوە لایەن کۆمیسیۆنەوە یەی تۆ بۆ هەرێمی کوردستانیش باسی هێزەکانی دەروەیەشێتی و پارتی ویستم ڕێک ئەو پرسیارە بکەم ئەمە باسی نەبوونی پەرلەمانمان کرد باسی مەسلەی ئەومان کرد کە پارتی تا ئێستاش عینادیەکە لەسەر هەموو پۆستە باڵەکان لای خۆی بێ و مەسەلەن ئامادەکاریەک نییە یان بەطبەخێکی سیاسی یان مێزێکی سیاسی نییە کە بۆ پێشهاتەکان تێدا بڵێن ئامادەکاریمان هەیە ئیتر لەگەڵ مەدووجەزری ئیشەکانە ئەڕۆن ڕاستەکەی لایەنەکانی دەرەوەی هەرێم لە چەند ڕۆژی ڕابردووە مێدیا و خەڵکیان بخۆیانەوە سەرقاڵ کرد کە یەکە گرن بەڕاستیوانیش نەیانتوانی بۆ کارەکە چییە مەدەستی دەسەڵاتی لە پشت نەبوو وڵی لەوەشێ دەستێویشی لە پشتێ بەڵام لەگەڵەوەی دەستی لە دەسەڵاتی لە پشتە کاکزانە هێزەکانی دەروەیەکێتی و پارتی من چەند نووسین و مقابلێکیشمان کردووە لە خزمەت جەنابەت و کەناڵی بینەرانی کەناڵی کورساتی عزیزە باسیەکەین ئێمە تەجروبەی معارەزەبوونمان هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام دۆخی ئێستەی معارەزە یان دۆخی ئێستەی هێزەکانی دەروەیەکێتی و پارتی لە دۆخێکی زۆر قەیراناویایە ینی هێزەکانی دەروەیەکێتی و پارتی ئەمە واقع باسێکین خزمەت بە یەکێتی و پارتی ناکرێت ینی لە قەیرانی بێمتمانەیەکی زۆر سەیران ینی ئەوەی بۆچی ئەم هێزەکانی دەروەیەکێتی و پارتی نەیانتوانی لێک لیستیەک بۆ ئەم انتخاباتە تەقدیمکەن کە پەرلەمانی عێراقە کە جۆرێک لە جۆشدان و هاندانی خەڵک بچێتە سەر سنوورەکانی دەنگان بۆچی نەکرا بەشێکی پەیوەندی بۆ هەیە ئەمانە زۆر دوورن لە یەکەوە دنیابینیان زۆر جیاوازە تەسیرات هەیە هەندێکیان ڕقیان لە یەکە هەندێکیان زمانی گفتوگویان کاکزانە ئەمەندە نزمە دەرحەق بە یەکتری معارەزە یەکترین لەگەڵ لەبەری ئەوەی معارەزەی سوڵتە بن ینی تەدەخولات هەیە هەر لەبەر ئەوە وای کرد ئەم ئیشە جۆرێک لە ئیستیحالە دروست بێت ینی دوورن لە یەکەوە ناکۆکی هەیە ینی سەردەمی زیێڕینی معارەزە بوون و هێزەکانی دەروەیەکێتی و پارتی لە ڕابردووە بووە ئێستا کەوای لی هاتووە ئەو هۆکارانە وای کرد کە ئەمانە نەتوانن بە یەک لیست بەشداریکەن کە فترەیەک زۆر هینیان کرد جۆشیاندا و قسەیان کردوەوە بەڵام کە ئەسڵ وا بوو بۆ خۆیان کاکزانە ینی لەم ئینتیخاباتی پەرلەمانی کوردستان بە تەمسیلی نزبی ئێکلا کورسیەکان یەکلاکراوە بۆ هێزەکان ئەگەر باوەڕ کە بەم نیزامە عێراق وایە بۆنە هەڵوێست گۆڕان کۆمەڵی دادگەری هەتا نەوەی نوێ لە هەنێ شوێن هەتا یەکگرتو هەتا بەرەیگەل لە زۆر شوێنە کورسیان بەدەست نێنە ئەگەر نیزامی سانلیگۆی 1.7 معادل پەیڕەو کرایە عەزیزەکەی من نزیکی 6 بۆ 7,000 دەنگ لە هەولێر و 50 لێرە و بە هەدەر ئەڕوا بەو فۆرمە ئێوە ئەگەر هەر خەمی کورسیەکانی خۆشتان و بۆ نزیک نەبوون چکە ئەو نیزامە هێزە گەورەکان زیاتر کورسی بەدەستێنن نیزامی سانلیگۆی معادل لە خزمەتی هێزە بچووکانە نییە کاڵام هێزی بچووک بە مانای ژمارەی دەنگدەری ئەوە لەبەر ئەوەش نەتان کرد لەبەر ئەوەی کە متمانە بگەڕێنەوە نەتان کرد باشە ئێستا کە ئەو وەزعەکەش وای لێ هاتووە نایکەی کە خەڵک هیوای هەبوو هێزەکانی دەرەوە یەکێتی پارتی ئەوە دروستکەن نایکەی بەو پاساوانە و وەزیفەی معارەزە بوون لە هەرێمی کوردستانە
لەژێر پرسیاری گەورەیە کاکزانە وەزیفەکەرەوەی لە فەیسبوکەوە بەیاننامەی دەرکەی ینی بۆ نمونەیەک گریمان بە ئێمەشەوە کە لە ڕابردووە گۆڕان و یەکێتی و پارتی بۆ نمونە لە حکومەتا بوون زۆر شت کراوە لەوانەیە یەکێتی ڕازی نەبوو بێ گۆڕان ڕازی نەبوو بێ یان پارتی خۆی کردبێتی خواستێ بوو بێ کامێری پوینت و پوینتە پرۆژەی ڕووناکیە تاوتینە ئەم گرێ ینی تۆ ئەوان هەرچیان بوێ تۆ هەر لە فەیسبوکە تۆ شتێ بڵیت و ڕێگر نەبی قورسایی دروست نەکەی کاریگەری نەکەی ئەمە معارەزەبوون نییە کاکزانە هێزی معارەزەوەیە کە چۆن بتوانێت قورسایی و کاریگەری دروستکە بۆەوەی ڕێگری لە جوڵەکانی حکومت کە لە خزمەتی خەڵکانە بێ تۆ چۆن ئەم ئەەکەی نایکەی هاوڵیشی بۆ نایی من ئەڵم شت زەربی سفر ناکەین بەڵام واقعەکە ئێستا وای لێ هاتووە کە ئەمە وای لێ هاتوو خەڵکێکەڵێ باشەوە ئەوەش واز لێ بێنە کە جوڵەکانی حکومەتەوە هەچی ئەکرێت بۆیان نەچێتە سەر و جوڵە ڕاستەقینەکە ناکەن شەقامیشیان بۆ کۆ نابێتەوە بەخوای گەورە ناتوانن خۆپیشاندانێکی معقولکەن ئەوە حاڵی فەرمانبەر و مامۆسایان و ئەوە چیان پێکرا پێشڕەوی خەڵکیان کرد ویتەوە سەر مەوزوعی ینی ئەو پرسانەی بۆ بەهێزکردنی موسساتەوە چەندێکە پەرلەمانیە چەندێک هەڵبژاردی پێمان بڵێ کۆبوونەوە لەوەی 2/12 تا ئێستا ئەم هێزانەی دەروێشێتی پارتی کۆبوونەوە لەوەی کەوەی بڵێن خەمێکی ئەم وەزع بخۆین خەڵک ئێمە 4 ساڵ دەنگی یاوە پێمان لە پەرلەمانە نوێنەرایەتیان کەی مادەم ناچینە حکومەتەوە بۆ 4 ساڵ دەنگیان پیاوین ئەوەشیان لەداخستون ناشەقامیشی پێوە ناکرێ هەر معاشەکە وەرەگریت 7 ملیۆنەکە و خەڵک ئەمە ئەبینێ کاکزانە جیاوازیەکان کاڵ ئەبێتەوە واللهی من پێم خۆش نییە وابێ ئەم قسەیە بۆش ناکەم من لەو ئاساسنیە پێ ئێمە بەڵام ینی من نامێت لەوە بەڵام ئەم عارەزەیەکی باش هەبێ مثلا من نتوانم هەر بۆ پرۆگرامەکەم بەڵێ وەرە کاکە دەستم بۆ لەسەر برینەکە دابنێ بەڵام دوایەوە چی ئەکەن دەمخۆڵێت چییە هەنگاوەکانی چییە بۆ یەکێتی و پارتیش ئەو نەمان تو یەکێتی پارتی بۆی پارتی بۆ یەکێتی بۆی حزبەکانی ترەوانی کە ئیدارەدانیان حکومڕانیان بەدەستە حەزەرێ بکەن لە جوڵەکان خەمی خەڵکیان بێ ئەو هێزانەش وە دیفاعکەری بەرەی خەڵک بن بە حەقیقی بەڵام لە ژێرەوە خەریکی دابشکردنی مەساڵح و بەیعازی ئەملاولا و دا ئەمە یەکە سەرەوەی کاکزانە کە ئەمە وای لێ هاو دوو بژاردە لە بەردەم خەڵکایە یەک بێئومێ دەبێت چێتە ماڵەوە ناچێ بۆ هەڵبژاردن باوەڕی بە خۆپیشاندان نییە باوەڕی بە کایی سیاسی نییە ئەڵێ بەخوا بایکۆت هەڵەبژێرم کە بینی ویشمانە لەم سمان کردووە یان خەڵکە بێتەوە یەکێتی پارتی ئەڵێ کاکە خۆ من ئەگەر بڕیار وابێ هەر تەئیدی حزب بکەم بەدەستی دوو نایکەم بەدەستی دوو سێ نایکەم ئەوان ئیشیان پێیەکرێت تەکلیفیان لەکەین خۆمانە خەڵکی باش ئەنێرینە ئەوێ بۆ ئەوەی ڕۆڵمان هەبێت لەوەی کە بتوانین قسەیەکی خێرکەین و ئەوە بکەین ئەم دوو بژاردیان نێشتەوە خۆ من مەبەسم ئەوە نییە شەرعێت و ڕەوایەتی بەم خەڵک بێتەوە بە یەکێتی پارتی بەڵام کە واقعەکە بینیان و بینیشیمانە هەردووکیمان لەمەس کردووە فەلەبەر ئەوە بۆیە هێزەکانی دەرەوە یەکێتی پارتی لەم قەیرانە قوڵەیان هەر بە فعلی بیریان نەکردوتەوە ئەبۆم هەڵبژاردنە چۆن معالەجەیەکەن چۆن تەختەی کورسیەکانەکەن چۆن خیتابیان هەیە چی بە خەڵکەڵێن یعنی مەبەسمەوەیە چی ئەەکەی بۆی هیوا بگەڕێنیتەوە چکە لە ڕاستیە بەڕێی من بەشێکی زۆری گەڕانەوەی هیوا لا هێزەکانی دەرەوەی یەکێتی پارتی بووە تۆ ئەوەشی پێ ناکرێ ناتوانانی هیوا گەڕێنیتەوە ناتوانانی قورسایی دروستکەی ناتوانانی ئەبێ بیرکرێتەوە ئەم قەیرانە قوڵەی کە بەرۆکی هێزەکانی دەرەوەی یەکێتی پارتی کردووە ئەم چەق بەستوی هەرێمی کوردستان پێ ئەتوان دەلاقەیە بکەنەوە یان هەر ڕۆڵی تەماشاکەرە بینن هەتا ئیسا ڕێیەکی ئەنتیکەشە بۆ لە ڕابردویان و کاکە وەڵا ئێمە بۆ حکومت بۆ یەکێتی پارتی دروستکەین خۆمە بەشداری ناکەین کورە عەزیزەکەی من خەڵک دەنگی یاوە بە تۆ بۆی زوو بە زوو حکومت تشکیل کرێ و مڕەقیبی بەسەریەوە بۆی بچیتە پەرلەمانە و حتا ئەگەر بچیتە حکومەتیشەوە بۆی ئیشی باشکەی لە حکومەتە ئەی نایکەیت و ساڵ تێپەڕێ و 6 مان تێپەڕێ و هەر بڵێ وەڵای تر ئەوە ئیلاقەی بە منەوە نییە علاقەی بە یەکێتی پارتیەوە هەیە و بەدەست ئەوانە و ئەوانش بە ئارەزی خۆیانیکەن و زەختیان لەسەر نییە و ئەی ئێوەش خەڵک بۆ ئێوە دەنگتان پێ قسەکەی من لەوە بوو یعنی من هەتا پێم خۆشە بۆ نمونە کەسێکی معارەزا بێ لێرە دەست لە سەبرینێکدانەوە لەسەر پرۆژێ ڕووناچی بەڵام هەڕەشەکانی هەڕەشە مەبەستم شەڕ ئەوە نیە ئەوەندە جددی بێ سبەینی حکومت کۆ بێتەوە بڵێ مەڵا لە ڕێ بەرنامەکەیمەوە مثلا ئەو پەیامە گەێنایسە بۆ بەڵێ بێگومان من خەمەکەمەوەیە ینی هەتا بێ یەکێتی و پارتیش پێیان خۆش بێ معارەزەیەکی بەهێزە بێ معارەزەی دەستەمە و معارەزەی دروستکرا و معارەزەی مزەیەف بۆ حیزبەت دەسەڵاتدارەکان و هەتا بۆ کۆمەڵگەی کوردی ئێمە لە فترەیەکە کە معارەزە بەهێز بووە یەکێتی و پارتیش کە لە سوڵتا بوون ئیشیان بەجددی کردووە شتێکی لەوە شتێکی زۆر واقعی بڵێم زۆر جار مەسەلە من بەرپرسی باڵای یەکێتیم بینیوە باڵا حەزی نەکردووە بەرپرسە حکومیەکەی
بۆ نمونە هەندێک کەم ختەرخەمی و خاڵووی هەبێ بالضبط بناسمە ناو بابەتی بەڵێ وایە ڕاستە کەم و کوڕی هەیە لە قیاداتا لە بیر ئەفکاروانێ بەڵێ وایە بەڵام ئەگەر معارەزەیەکی ئەکتیفە بێ پەرلەمانتارێکی ئەکتیفە بێ پەرلەمانێکی چالاک وەزیرێکی باش دەبێ وەزیرێک حەزەرەکە مدیرعامێکی باش دەبێ بێگومان پشتی لیانایەتەوە خەمی خەڵکی نەبێ لانی کەم ئەگەر ئەو کەس احترامن ئەگەر دزیش بکە زۆر بە شێوەیەکی نهێنی بەڵام ئەو پشتلێکردنەوەی کە ئێستا هەیە بەشێکی پەیوەندی بە لاوازبوونی معارەزەوە هەیە بەشێکی پێوەستمان لەوە بێگومانەبوونی کە بڵێن لە معارەزادی من نامەوێت ئەم قسەیەم وا خوێنرێتەوە ئەوکە بەڵام ئەمە واقعەکەیە ئەمە زەرری هەیە بۆ کۆمەلگا زەرری هەیە بۆ دیموکراسی زەرری هەیە هەتا بۆ بەرژەوەندی و بەهەدەرنەدانی ماڵی گشتی زەرری هەیە هەتا بۆ ئەوە زەرریە کە خەڵکە باشەکە خەڵکێکی بە وەزیر بۆی بتوانێت زۆرتری خزمەت کە بۆی بتوانێت کارەکانی بە قانونی و بدور لە گەندەڵی ئەوە بڕە بەڵام کە تۆ ئەوەت لاواز بوو بەخوا هەر ئەو گەندەڵی و فەسادەتە بینین کە ئێستا هەیە باش ئەوەی سە بۆ نەبوو پرۆژی ڕووناکی خۆ ئەم بابەتە بە هەڵاو بۆ وەزای کە ئێمەمانان و خەڵکێکی زۆر قسە کرا کێنایانە ناو کۆبوون ئەنجومەنی وەزیرانەوە ئەینا بە تەمابوون ئەوەش هەر نەکەن هەر خۆیان بیکەن چکە ڕوون کرایەوە کاکە ئەمە بە قانونی وەزارەتی کارەبا ئەبێ وەزارەتی کارەبا بل ئەنجومەنەکەیەوە گفتوگۆی لەسەر کرێ و بەرز کرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و تەبەناب کرێ و بڕیاری لەسەر بدرێ ئەینا بە تەمام ئەوە نەکەن باشە زۆر هەوڵدرا ئەدەی هێزەکانی دەروی کێتی پارتی فشاریان کرد قسە لەگەڵ وەزیرەکان بکەن تیان بگەێنن فشاری شەقام میلی خۆ ئەم بابەتە لەمسی هەموویەکە لەمسی هەر هەموویەکە وەڵی لەمسی مناڵەکان و کە سوکاری وەزیرەکانی شەکە لەمسی کە سوکاری پارتی وەکێتی شەکە ئەمە ئەگەر گریمان هەمووی ئەڵێ خراپە ئەڵێیان ئەڵێ زۆرە یعنی چۆن زەختێکە کردایە بۆی ئەمە کەم بێتەوە ئێستاشکەوە بڕای لێ درراوە فەرموو چ ڕێگەیەکە گرنەبەر بۆی گۆڕانکاری تیا بکرێ ئێمە ئەڵێن گۆڕانکاری کاکزانە ئێمە نامانەوێت کارەبە بە بەلاش بدرێ بە خەڵک نامانەوێت حکوومەتیش نایکا بەڵام پشتیوە ئەو پشتیوانەی تەدعیمەی کە پێویستە حکوومەت بیکا بۆ پرۆژەی ڕووناکی و کارەبا سنووردارە و لاوازە باشە ئێستا ئەڵێن خەڵکێکەیە خەڵکی زۆریش معارەزەش ئەڵێن ئەم بابەتە زۆرە باشە تۆ حزبێکی خۆ ناو حزبی معارەزە ئەتەوێ کاکزانە هەر قسە بکەیت و هەر ئەوە بکەیت و جۆڵی قانونی نەکەی جۆڵی مەدەنی نەکەی بۆی گۆڕانکاریە بکەی لە خزمەتی خەڵکا بێ تۆ بارەبی ئەگەر ئەمە ناکەی باری بەسەر کۆمەڵگاوە هەر لەبەر ئەوەیە ئەگەر ئەم ستایلە معارەزە بوونە ئەم ستایلە معارەزە بوونە بۆ ئەم 4 ساڵەی دادێ بەردەوام بێ بەخوا حاڵی هەرم لەوە باشتر نابێت بەڵام ئێستا شتێکی کاک چۆمان مەسەلەن ئێستا شتێک پیا بە لە سوۆشال میدیا ئەوەی یەکێتی و پارتی کردیان ڕێک ئەبێ دژیبی ئەوەی هەندێک ژووتی یەکێتی و پارتی دزیبی ئەمە خراپە زۆر خراپە ینی تۆ ینی ناکرێت بە ئیشی باشی یەکێتی و پارتی هەر زەربی سەفریکەی ئێستا ئەگەر بێت ڕەچاوی بەسەلەی کارەبای 24 کاتژمێریەکە ئەگەر ڕەچاوی خەڵکی هەژار و کەم هەزار جار دەستیان خۆش بێ دەست خۆشیان لەکەی من 100 جار وتومە هەنگاوەکە پێیدۆزە دابینکردنی کارەبای 24 ساعتی پیرۆزە سەرباری ئەوەی درەنگ کەوتووە زۆر پیرۆزە دابینکردنی کارەباکە بەڵام ڕەچاوی دوسێ شتکە کە لە قانونەکەی خۆیاناتەوە دۆخی ئابووری هەرێمی کوردستان تێچووی ئینتاجەکەی دەخلی تاک فرد ئەخر دەخلی فرد ئێستا خراپە بۆیە ئەڵین ئەبێ لەو دیاریکردنی ئەو نرخانە ڕەچاو کرێ لەبەر ئەوە ئێمە وا ناڵێن دابینکردنی کارەبا هەر کەسێ لەگەڵ دژی دابینکردنی کارەبا بێ لەبەروی کاک مەسرور و حکوومەتەکە یەکێتی و پارتی و گۆڕان و ئەوەی کە وەڵی ئەمە حەقدە ئەمە کینێ ئەمە بە کاسبیکردنە بە دەنگی ناڕازی خەڵکەوە کاکزانە ئەمە خۆڵکردنە چاوی خەڵکە ئەمە ئیستیقلالکردنی دەنگی ناڕازیە پوینتەکە ئەمە زۆر ناڕزایمان دەربڕێ ڕاستەکەی بۆ هەڵتەکانی جیرفان لەوەیە قسووری نەکردووە بەڵام بەڕاستیش ڕووداوی هاتووی کەم بێگومان یان جێگیرکردنی کامێرای تیژڕەوی لە هەموو وڵاتانی دنیا بە هەرێمی کوردستانیشەوە پێداویستیەکی حتمیە بێ بکرێ ڕۆڵی هەبووە لە کەمکردنەوەی ڕووداوەکانە ئینسان ئەبێ وا بڵێ بەڵام عەقدەکە هەڵەیە بەشێک لە عەقدەکە هەڵەیە یعنی ئێمەمانان کە قسە لەسەر ئەو پرسانەشەکەین ئەڵێن ئەکرا باشتر بکرێ ئەکرا عەقدەکە ناوەڕۆکەکەی باشتر بێ کۆمپانیای حزبی نەهێنن بیکەن بە کەڵەگا بەسەر حکوومەتە و کاسبی بۆ دۆزنەوە بە فۆرمی قانونی عقوبە غەرامات نابێ لای بدرێ بە کۆمپانیا بێ لای حکوومەت بێ بۆ دەعمکردنی داهاتی ناوخۆەوە ئاوا قسەمان کردووە من بەش بە حاڵی خۆمەڵێم بەس خەڵکی تر واناکە خەڵکی تر کاسبی بە دەنگی ناڕەها شتێک لێ جاو هەندێک برادەر هێڵێن هەندێک جوڵەکرێک کە پارتیکیان یەکێتی و پارتیڵانە وەڵا خوا کاسبیەکە یا بۆ هەندێک هێست بۆی کەوتنە دژایەتی من بەش بە حاڵی خۆم ئینسانە بێ سپی بڵێ سپی بە ڕەش بڵێ ڕەشوە بەڕاستیش ئەو مۆدلە خەریکە بەسەرچێکا زانە
ینی هەچی لە یەکێتی و پارتیەوە بوو من یەکێتی پارتی ناکەم بە فریشتە غەڵەتیان کردووە بەڵام کاری باش بکرێت جێی دەستخۆشیە بەڵام ملاحەزاتە ئیسە بۆ نمونە ئەم گرێبەستی غازە ئەگەر بە شێوەیەکی باش بێ پاڵپشتیەک هەبێ ئەگەر بۆ دابینکردنی کارەبای غازی ماڵان بێ بۆ دابینکردنی کارەبا بێ ئەگەر شەفاف بێ ئەگەر داهاتەکەی بە معقولی بچێتە ناو سندوقێکەوە بۆ دیفاعی لێ نەکەم بۆ دژایەتی ئەگەر ئەمریکا پشتیوانی بکە ئەگەر پاڵپشتی و پشتیوانی میلی هەبێ بۆ پشتیوانی لێ نەکەم ئەگەر بە دەردی نەوتان نەڕوە بۆ پشتیوانی بۆ ئەم پێم نەخۆش نەبێ هەرێمی کوردستان بچێتە سەر نەخشەی وزەی جیانی پێم خۆشە بەڵام بە فۆرمێک کە دزی و ڕاوەڕوت و جەردەیتیانە بێ بە فۆرمێ بێ کە خاتە سەرساجعلی بە فۆرمێ بێ کە ماڵوێرە ینی بۆ نمونە ئێمە لە 2014ەوە سنووقی ئابووری سربەخۆن و فرۆشتنی نەوتمان کرد باشە کاگزانە لە 2014ەوە ئەم هەرێمی کوردستانە هاوڵاتیانی فەرمانبەرانی ڕۆژ بە ڕۆژ دۆخیان نابوتر نەبووە باشە ئێماڵین بە ئەم نمونێ دووبارە نەبێتەوە دژی ئەوە نین هەرێمی کوردستان غازی نەبێ دژی ئەوەن بەڵام زائیسەواشی لاتەوە هەتا کاربەدەستانیش خەڵکەکە لێک جا ناکەنەوە هەر تۆ شتێکە و درەخنەیەک ملاحەزەیەکە بڵن کاکەمە جاشە ئەمە خۆفرۆش ئەمە دژی هەرێمی کوردستانە وەڵاهی نەدژی هەرێمی کوردستانی نەپاکانە شەکەین ئەم هەرێمی کوردستانە بەرهەمی خەبات و قوربانیدان و ئەنفالی کە سوکاری من و جەنابەت و خەڵکە بووە هەندێک لەم حیزبانی کە ئێستا خۆیان بە خاوەنی هەرێمی کوردستان نەزانن هەندێکیان هەندێک کارکتەریان هاتوونەتە سەر حازری کە ئیدارەی مەلەفە گەورانەیەن فەلەبەر ئەوە قسەکەی جەنابەت تەواوە ناکرێ بە سپیش بڵێ ڕەش بە تایبەتی بۆ هێزەکانی دەرەوەی یەکێتی پارتی بۆیە ئەچمۆ سەر ئەو نقطەی بۆ قۆناغەکانی داهاتوی هەرێمی کوردستان وەک چۆن یەکێتی پارتی ئەبێت هەتا یەکێتیش ینی ئەبێ ینی وعدی گەورەی یاوە کاکزانە وعدی گەورەی یاوە پرسیاری گەورەیە بەڵێنی گەورەی یاوە ئێستا لەژێر پرسیاری گەورەیە چۆن ئەو قۆناغە تازەی کە کاک پاڤڵ ئیدعای کردو بانگەشتێک کرد چۆن تەرجمەیەکە بۆ کردار ئەمەش لەژێر پرسیاری گەورەیە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان ئەمانە چۆن تەرجمەکە ئێمە وەکو یەکێتی و بە تایبەت یەکێتی اینجا بۆ پارتی وەرەوە بۆ هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بەم فۆرمە بەم نووزەنووز و فەیسبوک و بەیاننامە و بەم فۆرمە پێم وایە قۆناغ بە قۆناغ ڕۆژ بە ڕۆژ متمانەکە لاوازتر دەبێ جیاوازیەکان کەمترە بێتەوە خەڵکێک ئەڵێ ئەچمە ماڵەکەی خۆم یانە بمە بە یەکێتی و پارتی بۆی بتوانم لێەوە باشتر هەم خزمەتی خۆم بێگومان کاک چۆمان زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزیش شرۆڤەکاری سیاسی سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ ئێوە بەڕێز بە هیوان کە ئەم بۆ چوونە زیاتر گەشە بکە بۆەوەی کە هەم مەعارەزەش خۆی ڕێکتر بخاتەوە و هەمیش ئێمە بتوانین هەر ڕەش و سپی نەبینین بەڵکو ڕەنگەکانی نێوانیان بێت ئومێد دەکەم ئینشاءڵڵا 4 ساڵی داهاتوو هەم بۆ کاری پەرلەمانی هەم بۆ حکوومەتداریەکەمان سەکۆیەکی سیاسی وا دروست بێ ئینسان ڕاستیەکان بۆ خۆی بە خەڵکی خۆی بڵێ زۆر سپاس بۆ بەڕێزیش سپاس کاچۆمان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لاکتانەمانەتی خوای گەورە بنخواتان